درباره و مشارک و مشارکه هری گرمن حال روشحالاتا ناوراس گوتبیجه که دگل برس طارق شندب پارێزەرێ نێودەوڵەتی کوژ بەیروتە لبنان دێتگەل مەدابێتن بەڕێز تارق شەڤاش بخێراتی ji بۆ کوردستان 24 دنەهادا کۆمەلگا نێودەوڵەتی di navawanda ئەمریکا و یەکێتیە ئەوروپا çawa temaşey van girjî û aloziyên rojhelata navarast taybetê di navbera Hizbullah Lubnanî û her wiha İsraîlê da dikin. بەڵێ شەوی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت بێگومان پەرەسەندێک لە ئارادایە و ئەم پەرەسەندە لە باشووری لوبنان و باکووری ئیسرائیلە ئێستا ڕەشەکان لە ئاستێکی بەرزدان لە نێوە میلیشیەکانی حیزبوڵڵا و قەوارەی زایۆنیستی داگیرکار وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵ دەدات وەکو ئەوەی بانگەشەیەوە دەکات هیچ نەبێت کە ئالۆزیەکان کەم بکاتەوە گەرجەکانی ناوچەکە بەرەو هێوری بات و داوا دەکات کە چارەسەرێکی دیبلۆماسی و ئاشتیانە لە ناوچەکەدا جێبەجێ بکرێت وا دەردەکەوێت کە میلیشیەکانی حیزبوڵڵا دەیانەوێت بابەتەکە زیاتر پەرە بسەنێ بەتایبەتیش کە دژمنی ئیسرائیلی هێرشی کردوتە سەر پەیجەر و بێتەلەکانی ئیسرائیل و تەقاندونیەتەوە و لەو هێرشەدا چەند سەرکردەیەکی گەورەی حیزبوڵڵای بە ئامانج کردووە ئەم کارەی ئیسرائیل بۆتە هۆکاری ئەوەی کە بارودۆخەکە خراپتر بێت و قەیرانەکە قوڵتر بێتەوە تەنانەت جگەلەوەش لە نێو لوبناندا بەرتەوازەیەکی دروست کردووەکو ئەوەی کە خەڵکانێک دەڵێن حیزبوڵڵا پێچەوانەی یاسا و ئیرادەی لوبنانی ڕەفتار و هەڵوێز دەکات وە پشتیوانێکی تەواوی ئێرانی هەیە لەسەر حسابی گەلی لوبنان خەڵکانێکی دیکەش دەڵێن نەخێر ئەمە مافی بەرگری لە خۆکردنە و کەسانێکیش پێچەوانەوەکو گوتم بە گشتی خەڵکی لوبنان بازێکی زۆر دەدات لە بنێوەندەدا خەڵکێکی زۆری سڤیل بە ئامانج دەگیرێت و شەهید دەکرێت لە ناوچەی باشووری بەیروت گرژێکی زۆر هەیە و بە هەمان شێوەش ناوچەک باکووریەکانی ئیسرائیل بەڵام بە هەمە حاڵ ئەم بارودۆخە شتەکان بەرەو خراپی زیاتر دەبات و لەگەڵ نەبوونی دەوڵەتێکی بەهێزی لوبنانیش کە ناتوانێت ڕۆبۆڕ میلیشیەکانی حیزبوڵڵا بێتەوە و ڕاستتر بڵێن حکوومەتی حیزبوڵڵا ئێستا شتەکانی بەدەستە و حیزبوڵڵا ئەوە دەکات کە دەیەوێت و ئەوە دەسەپێنێت کە دەیەوێت لەسەر حسابی گەلی لوبنان. باشە بەڕێز تارق ئایا ئەگەری ئەوە هەیە ئەم شەڕە ناوچەکە بە تاواتی بگرێتەوە یا بەرفراوانتر بێت لە سنوورەکانی لوبنان و بڵێن ئیسرائیلەوە لە بەرەوەی نیگەرانیەکان زیاتر لە پەرەسەندن و بەرکەوتنی پریشکی ئاگریە و شەڕن بۆ ناوچەکانی دیکە بەرفراوانتر لە ناوچەکەدا؟ هناك وعد اشتباك محددة بين حزب وعدێک هەیە و جۆرێک لە بەڵێنی شەڕکردن هەیە لە ساڵی 2006ەوە ڕاستتر بڵێن لە 2000ەوە بەولاوە کە حیزبوڵڵا و ئیسرائیل ڕۆبەرو یەکتێری دەبنەوە بەڵام دوای ئەو هێرشەی کە ئیسرائیل هێزە تایبەتەکانی حیزبوڵڵای کردە ئاماژە ڕێگەی تەقانەوەی پەیجەر و بێتەلەکانەوە ئیسرائیل پەیامێکی دەستپێکردنی جەنگی بە حیزبوڵڵا گەیاند بەڵام ئەمە شەڕ بێت یاخود شەڕ نەبێت ئێستا بارودۆخەکە لە جاران خراپترە بە تایبەتیش دوای بۆردومانی حیفا و ئێستا داوا هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئەوروپاش داوایان لە خەڵکی خۆیان کردووە کە بەیروت بەپەلە جێبهێڵن و لە لوبنان بستنە دەرەوە ئێستا جەبهەی عراقیش هاتوۆتە پێشەوە وەکو بەرەیەک لە بەرەکانی شەڕ هاتۆتە سەرهێڵ بارودۆخەکە بە هەموو ئەگەرێکدا کراوەیە لوبنان وەکو خۆی وەکو دەوڵەت هیچ بەرژەوەندێکی لە شەردانی ڕۆڵێکی ئەو تۆشی نییە ناتوانێت بڕیارێک یەکتری بڕیار بدات چونکە حیزبوڵڵا بڕیار دەدات و بڕیار بەدەست حیزبوڵڵایە لە نێو خۆی ئیسرائیلیشدا داوا هەیە بۆ ئەوەی کە خەڵکی باکووری ئیسرائیل بە سەلامەتی بگەڕێنەوە و ڕوبەڕووی ئۆپەراسیۆنی سەربازی نەبنەوە بەڵام 2000ەوەی ڕوودەدات و وێرانکاری زیاتر لە نێوان هەردوو لەو ئەنجامی زۆر مەترسیداری لەسەر ئاستی لوبنان دەبێت و بەتایبەتی لوبنان زیاتر لە ئیسرائیل هەرچەندە ئیسرائیل دوژمنە بەڵام بەڕاستی میلیشیەکانی حیزبوڵڵاش دەبێت ئەومان لە بەرچاوێک ئەوەی دەیکەن هەڵەیەکی سیاسیەکردنەوەی بەرەی لوبنانی لە کاتێکدا بەرەی سووری داخراوە بۆ سووریاش دەوڵەتێکە کە خۆی نەخستوتە نێو ئەم منبلانێنەوە بۆچی ئەمە لەسەر حسابی خەڵکی لوبنان بکرێت؟ باشە بەڕێز تارق ڕۆژ بڕۆژی ئالوزی بەریەکەفتن تونتر دەبن تەنهاژی بەحەز کرد و
vekirina bereyekî dîkê şer berê Lubnanî û İsraîlî tir di berjewantiya navçeyê niye. Gelen cara Amerîka jî vê yekê dupa diketin. Beşek ji welatên Yekîtiya Ewropa jî tekeziyê cexit ji vê yekê dikin ku vekirina bereyekî dîkê şer di rojhilata navaraz da di berjewantiya hîç aliyekê da niye. Amerîka li hember helbişartineka çarenivîsaz da ye. Yani hing dibê baweriye dane ku rê bidetin bereyekî dîkê şer li navçeyê durust bîtin hef awayê şerê İsraîlê û Xezeyê. لنكن صريحين الولايات المتحدة باراشکاو بین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرژەوەندی ئیسرائیلی دەوێت و ئەوە دەکات کە لە بەرژەوەندی ئیسرائیلدا نەکەوەی لە بەرژەوەندی لوبنان و حیزبوڵڵا و فەڵەستینیەکاندا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وا دەری دەخات کە ئەو سپۆنسەری با بڵێن ئاشتیە و دەیەوێت نێوەندگیری ببینێت لە ئاسایشی ناوچەکەدا بەڵام بابەتەکە بەو شێوەیە کە ئەوان پشگیری شەڕیان کردو پشگیری ئیسرائیلیان کردو من پێم وایە ئێمە لەو هەموو ئاراستە و ئاراستەکاریە و هێرشەکانی ئیسرائیل بم دوایە بە دیاری کراویش باشووری لوبنان مەترسێکی گەورە بەخۆیەوە دەبینێت حیزبوڵڵا دەیەوێت هەرچیەک ڕوو بدات ئەو هێزەی بپارێزێت کە بانگەشەی بۆ بکاتەوە ئاوی ڕووی خۆی بهێڵێتەوە بۆیە بینیمان کە هێرشەکانی ئەمڕۆ گەیشتنە حیفا ئێستا ترس لەوەیە کە وەڵامی ئیسرائیل وەڵامێکی بەهێز بێت بۆ سەر لوبنان چونکە دوێنێش ئیسرائیل هێرشی کردە سەر نزیکەی جەرگەی بەیروت حیزبوڵڵا ناتوانێت بە هیچ شێوەیەک بەو هێزەی هەیتی بەرگری لە خۆی بکات بەڕاستی وا چاکترە کە چارەسەرێک هەبێت چارەسەرەکە لەسەر حسابی خەڵکی لوبنان نەبێت بەڵکو لە بەرژەوەندی خەڵکی لوبنان و فەڵەستین دابێت ئەوەی حیزبوڵڵا دەکات لەسەر داواکاری ئێرانە ئەمە شتێکە ئێمەی خەڵکی لوبنانی خستوەتە ترس و تۆقینەوە چونکە حیزبوڵڵا تاکڕەوانە بڕیاری سیاسی دەردەدات و حکوومەتێکی لوبنانیش نییە بڕیار بدات و دەستگا ئەمنیەکان ئاوا کراون و ناوچەکە بەرەو شەڕێکی گەورەتر دەچێت و ئەم بەرپرسیارەتی حیزبوڵڵا نیە بەتەنیا بەرپرسیارەتی ئیسرائیلشە بەڵام ئێمە وەکو لوبنانی باسی حیزبوڵڵا دەکەین چونکە حیزبوڵڵا کاتێک هێرش دەکاتە سەر ئیسرائیل بە شێوەیەکی ڕۆژانە و ئیسرائیل وەڵامیش دەداتەوە لە بەرامبەردا ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بارودۆخەکە زیاتر گڕ بگرێت و ڕۆژانە پەرە بسەنێت لوبنان تاکو ئێستاش داگیر کراوە لەناو ئیسرائیل بەڵام ئەم جارە نابێت بەم شێوەیە بێت کە شەڕەکە لە لوبنان نییە لە غەزێ بەگشتی پێم وایە بارودۆخەکە بە ئاراستەی پەرەسەندن دەڕوات بەڵام ناگاتە ئەو ئاستەی کە فراوانتر ببێت تەنیا کار و کاردانەوە. بەڕێز تارق ئاماژەت بەوە کرد کە پێویستە چارەسەرێک هەبێت. ئەم چارەسەرە کێ دیاری دەکات ئەگەر کۆمەڵگەی نێودوڵەتی لە ڕاگەیاندنی ئاشتی و هەروەها ئاگربەست شکستی هێنا بێت تا ئێستاوە شەڕەکە کێشرا بێتەوە خاکی لوبنانیش دەوڵەتێکی بەهێزی لوبنانی دەبێت و حیزبوڵڵا حکمی ئەوێ بکات کێ ئاسۆی چارەسەریەکان دیاری دەکات ئێوە هیواتان بەچی هەیە؟ ئەمە پرسیارە گرنگەکەیە و لە هەمان کاتدا پرسیارێکی زۆر مەترسی داریشە چونکە حیزبوڵڵا بابەتی لوبنانی بە چارەنووسی غەزەوە گرێداوە حکوومەتێکی لوبنانیش نییە ناتوانێت هیچ شتێک بکاتە ئەمری واقع و بەسەر حیزبوڵڵایدا بسەپێنێت بڕیاری شەڕ و ئاشتی لە دەستی حیزبوڵڵادایە و بڕیارە نێودەوڵەتیەکانیش کە دەوڵەتی لوبنانی و حیزبوڵڵای پابند کردووە بەوەی کە بگەڕێنەوە ئەو هێڵی بۆیان دیاری کراوە بەهۆی چەند هێڵێکی سیاسی و هۆکاری سیاسیش ئەمە ئەو پرسیارەیە لە هەمان کاتدا پرسیارێکی ڕاستی سەختشە بۆ وەڵامدانەوە ئێستا بەرژەوەندێک بۆ حیزبوڵڵا هەیە ئەو بەرژەوەندیە بەوەیە کە پەرەسەندەکان زیاتر بەردەوام بن و لە باشووری لوبنانیشدا لە پێناو بارەستنی بەرژەوەندەکانی ئێران بارودۆخەکە بەم شێوەیە بێت ئەمە ئەو شتێکە بۆ هەموو لایەک دەردەکەوێت جێگەی داخە کە لوبنان ناوەندی گەیاندنی پەیام بێت بە یەکتری و لوبنان ببێتە بنکەیەک نەک بۆ پاراستنی فەڵەستینیەکان بەڵکو بۆ جێبەجێکردنی ئەجێنداکانی ئێران وتار و لێدوانەکانی ئێران لەسەر ئاستی باڵا
داوایان کردبوو کە پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا باشتر بکرێن ئەمەش ڕێک دژوازە لەگەڵ ئەوەی کە میلیشیەکانی سەر بە ئێران لە ناوچەکەدا دەیکەن بە تایبەتیش میلیشیەکانی حیزبوڵڵا و بە دیاریکراویش ئەوەی لە لوبنان ڕوودەدات چونکە ئەم دابەشکاریەی لوبنان ڕەنگە شەڕێکی نێوخۆی لێ بکەوێتەوە و لە هەمان کاتدا مەترسی ئیسرائیلی و دژمنی ئیسرائیلی بۆ باشووری لوبنان ڕەنگە زۆر دڕندانەتر بێت لە هەر کاتێکی دیکەوە ناوچەی چالاک بە ئامانج بکەن و بە پرسیارەتێکەشی بۆ خەڵکی لوبنانە بەهۆی بێباکی حکوومەتی لوبنان و حیزبوڵڵا کێ ئەم بابەتە کۆنتترۆل دەکات وا دەردەکەوێت کە بەڕاستی کامیان بەهێزترە موشکی کامیان بەهێزترە کۆتایی ئەم دیمەنە دیاری دەکات و پێمان دەڵێت کێ سەر دەکەوێت چونکە بڕیاری سەربازی لەم ناوەندەدا بۆتە یەکلاکەرەوە بۆی چارەسەرێکی سەربازی ببینەوە چکۆی چارەسەرێکی سیاسی نەماوە باجەکەی زۆر قرس دەبێت شەڕێکی زۆر گەورە دەبێت و گەلی لوبنان زەرمەتری دەبێت. بەڕێز تارق شەنجەب پارێزەری نێودەوڵەتی لە بەیروتەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.